ترافیک باس لە سەرپێچی و هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ و بارهەڵگرەکان دەکات. ئەو ڕووداوانی بارهەڵگرەکان دەیخەڵقێنن وەک تەقینەوەی بۆمب زیان و ئاسەوار دروست دەکات. قەبارە و زیانی گیانی و مادیەکان چەند جار هێندەی ڕووداوی یاسایی بۆی ئۆتۆمبیلی بچووک دەخەمڵێنرێت. ڕووداوەکان ڕوو لە زیاد بوونە کە بەشێکی زۆر لە نێوان بارهەڵگر و ئامرازەکانی تری گواستنەوە دروست دەبێت. بارهەڵگرەکان بەشێکیان بەهۆی تیژڕەوی و کەمتەر خەمیان کارەساتی گەورە و زۆر جار هەرادەنێنەوە. ترافیک بەدەداچوون بۆ زۆربوونی ئەو ڕووداوانە دەکات. سەرەتاش با ڕووداوێکی دڵتەزێنی بارهەڵگرێک دەست پێ دەکەین. ترافیک بۆ یەکەم جار چیرۆکی ڕووداوێکی گەورەی بارهەڵگرێک لە شەقامی 120 مەتری هەولێر لەلایەن شۆفێرێکی نوستوی خەڵکی کەلار دەگێڕێتەوە. ئەو ڕووداوە نەبینراوە و تایبەتە بە بەرنامەی ترافیک و کوردستان سوچوار یەکەم جارە دەبیندرێت. هۆکاری ئەو ڕووداوەش بەهۆی خاڵوبوونی شۆفێرەکە و نوستنیەتی لە کاتی لێخڕین لە پڕخەی خەو هەرادەنێتەوە. ئەمەش ئەنجامی کەم تەرخەمی و پابەند نەبوون بۆ ڕێنماوی یاسانی کە هاتوچۆ دایناوە. سەبارەت بەو ڕوودا و وردەکاریەکانی دەچینە ئەندازەی هاتوچۆی هەولێر. کادارکراینەوە لە ڕێی نووسراوێک بەبوونی ڕووداوێکی هاتوچۆ لە ڕێگای خێرای 120 مەتری کە تیایدا بارهەڵگرێک لە ڕێڕەوی خۆی لایدا بوو بۆ هۆی تێکدانی 80 مەتر گاردرێل لەو ڕێگایەدا بەخۆی سەلامەت بوو، بەڵام ئامودی ئیناڕەی ڕووناکی و زەرەر و زیانێکی زۆری بە شەقامەکە گەیان بوو. ئێمە لە ڕێگای ئەو نووسراوەی کە پێمان گەیشت داوایان لێکردین کە ڕێکاری یاسایی بەرامبەر وەربگرین کە ئەندازەی هاتوچۆ ئێمە دوای ئەوەی سەردانی شوێنەکەمان کرد بوو کەشفمان کرد بۆمان دەرکەوتکەوە بۆتە هۆی تێکدانی 80 مەتر گاردرێل. لەو حالەتەدا ئێمە لە پێشمانێنی دوو خاڵمان هەیە ئیجراعاتی لەگەر بکەین. یەکیان ئەوەیە کە چاکردنەوەیە بەو مواسەفاتەوە بەو شێوەی کە ئێمە دامانناوە، ئەوەی دووەمیان غەرامەکردنە. سەبەبەکەی ئەوە بووکەوا لە ڕێگای دوور هاتبوو، شەو نەخەوت بوو، یعنی لە خلالی شوفێریکردن خەوی لێکەوت بوو، ئاگای لە خۆنەبوو بوو. سەبەبەکەی ئەوە بوو. لەبەر ئەوەی ئەو هێما و بەربەست و ئەلاماتە مرۆریانەی کەوا دانراون لە ئەساسدا بۆ ئەوە دانراوە کەوا گیانی خەڵک بپارێزێتن و دەبێتە هۆی سەلامەتی بۆ ئەو ڕێگایە. بۆیە ئێمە وامان پێ باشترە تا بکرێتن غەرامەشی نەکەین، چاک بکرێتەوە بۆ ئەوەی ئەو هێما و ئەو پەرژینە ئاسنی و گادرێلانە ئیشی خۆیان بکەن و لە ڕووداوێکی تریان لە جارێکی ترکە لە هەمان شوێن ڕووداوی هاتوچۆ بوو زەرەر و زیانی ڕووداوەکە کەم بکرێتەوە. پۆلیسی هاتوچۆ بەردەوام لەسەر شەقام لە ڕێگەی هێماکانی هاتوچۆ مەفرەزەکانیان شۆفێران هۆشیار دەکەنەوە و چاودێری شەقام و دۆخی هاتوچۆ دەکەن. دەچینە هاتوچۆی هەولێر و بڕێ و بەرایەتیان کاو. لەسەر شەقامەکان ڕووداوی جۆرا و جۆر هەیە، بە تایبەتی لەلایەن ئۆتۆمبیلی بارهەڵگرەکان کە ڕۆژانە دەبینین چەند خەتەریات یاخۆ مەترسین لەسەر ژیانی خەڵکانی تر. بەڕاستی ئێمە لە ڕێگای بەرنامەی ترافیک ئامۆژگاری برایانمان دەکەن، بە تایبەتی شوفێرە بارهەڵگرەکان، یعنی زۆر بەداخەوە بەشێکی زۆریان یعنی پابەندینە بۆ خێرایەکەوە بۆیان دانراوە لەسەر شەقامەکان و خێرایەکەیان یەکسانیە بۆ خێرایەکەوە بە گوێرەی هێمایەکان دانراوە لەسەر شەقامەکان. ڕۆژانە چەندین ڕووداوی مەترسیدار دەبینین و دڵتەزێن دەبینین لەلایەن شوفێری بارهەڵگرەوە. بەڕاستی ئەوانە دەبێت زۆر بە وریایەوە مامەڵە لەگەڵ شەقام بکەن، مامەڵە لەگەر ئەو ئۆتۆمبیلە قەمەرانە بکەن و ئۆتۆمبیلە بچووکانە بکەن کە لەو دەور و پشتیانە و گیانی لێبوردەیان هەبێ. ئەو پێکدادان و وەرگەڕان و ڕووداوانە هێندە ئاسانین با سەرکردنێک و باس لە ئازار و دەرەنجامەکانی بکەین. یانە زۆر جار ئەمە نابێت تەنها ئۆتۆمبیلی بارهەڵگر، بەڵام دەبێت ئۆتۆمبیلی بارهەڵگر زۆر وریابی، دەبێت زۆر وریابی کاتێکە ئۆتۆمبیلێک دێتە تەنیشتی ئۆتۆمبیلش قەمەرەی بچووک دێتە تەنیشتە یاخود لە کام لا دەردەچی لە بۆی دەبێت تەرکیز لەسەر ئاوێنەکان بکە، یعنی بە چرکە سات نابی غافل بی. ئۆتۆمبیل لێ خوڕین بە چرکە سات یعنی ژیانت دەگۆڕی بەڕاستی.
لەوانەیە سەر غەڵەتێکی ئەوها بکەی یعنی بە ژیانی خۆ دەبیر نەکەی ئەم غەڵەتێ. بڕۆ کاکە فەرموو ڕێی خۆت بگرە چاوک مێ لای من چاوکە بەڕێزم پێ دەرم ڕۆسایت دەڕۆی ونیە چاوی من ڕۆسایت هەر ڕۆسایدە یەک بس بڕۆی دوو بس بڕۆی سێ مەتر بڕۆی کاچی من بە غەڵەتی نابی ژیانی خەڵکی لە مەترسیدا ئەوە مەکە کاچی من تماشا دەفەرموو فەرموو ها و سیارەشە سەدرە لێرە هات ئەگەر بڕۆی مەمنون دەبین دێ چاوە چی لە هاتوچۆوە ڕۆیشتنە بە پێچەوەنەی شەقام ڕۆیشتنی ڕۆسایت جوڵا دەکەین تا بزانین لە کاتی چاودێری شەقام بەتایبەت لە ڕێگاکانی دەرەوە بار هەڵگرەکان چۆن هەڵسوکەوت دەکەن دەچینە ڕێگای هەولێر دهۆک. ئێستا ئۆتۆمبیلە چوەکە بار هەرگر تانکەرێک سوتەمەنی بی تانکەرێکی ئینشائی بی جا هەر ئۆتۆمبیلێک بی لە ڕووی بارهەگرەوە ئەگەر لە سایدی خۆی بڕوە نەکێشە بۆ خۆی دروست دەکەنە بۆ خەڵکیش دروست دەکە سیرکە بە شێوێکی یاسایی دەڕوە بە حکمی ئەوەی کەەوە ئۆتۆمبیل زۆر لێدەخورێت و چەند کات ژمێرێک لێدەخورێت لە کارکردن زیاتر دەمێنێتەوە ئەو مادیبوون دروست دەبێت لە ڕووی نەفسیەوە ئەم شوفێرە هیلاک دەبێت کە هیلاک بوو تەرکیزی نامێنێ بە جۆرە ئەو خێراییە ناڕواتکەوە بۆی دانراوە یعنی ئۆتۆمبیلەکەی زۆر جار لای دایتە لەسەر شۆستا و خەواڵوو بووە بە حکمەوەی کە چەند کاتژمێرێک زیاد لە حەدی خۆی کاری کردو ئۆتۆمبیل زیاد لێخوڕینی زۆر باش نییە دەبێت بە گوێرەی کاتەکان کە بۆی دانراوە ئۆتۆمبیلێ بخورێ ماوە شوفێر پوشوێک بداتە خۆی بۆ ئەوەی ئیسراحەت بکات و بۆ ئەوەی تەرکیزی باش بێتەوە و تەرکیز بکات لە لێخوڕینی ئۆتۆمبیلەکە. یەک سانیە ڕادەگرم یەک سانیە برام چۆنی ئەحواڵت کووە سەلامەت کوی بەخوای تەنها ویستم سوپاست بکەم مەسافەی زۆر تقریبا لە نزیک مەفرەقی عەنکاوی هەتا ئێرە مەفرەقی شاخۆران لە تەنیشتەمە دەڕۆیش لە دوا دەڕۆیشم یعنی تو بە خۆت ڕۆژانەوە بە شێوێژ یاسایی دەڕۆی وەڵای ئەمە مەمنونی دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی دەستەکانت خۆش بی دەستەکان تەنها ویستم دەستخۆشی لێ بکەم. ئەو ڕێگای لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەکەیەک لە باشترین و ستانداردترین ڕێگا وەک خزمەتێک بۆ کەمکردنەوەی ماوەی نێوان شارەکان و بۆ شۆفێران و هاوڵاتیان دروستی کرد. ئەو ڕێگایە بەهێمای هاتوچۆ کۆنتترۆل کراوە. بەڵام زۆر جار سەرڕای و جوانی و باشیە شۆفێران بەشێکیان تێیدا تووشی ڕووداوی سەخت دەبن و سەرپێکی زەق ئەنجام دەدەن. وەرەقەی قەپان باشە بەڕێ من باشە چاو چت بار کردیە بۆسا چەند زیاد بار کردیە هیچ زیاد بار نەکردێ زیاد بار نەکردێ وەرەقەی قەپان پێیە تاوە چاوەکەم دەبێت بپرسین باشە برای من ڕوخسەت هەیە سیارەکەت پشکنینە چ بکەین بێخ بەڕاستی وەکو بەرنامەی ترافک لەبەرچی سەرڕای داواکردنی مستەمسەکاتی یاخود وەسلی قەپانی پێ یاخودنا لێرە پشکنێک بۆ ئۆتۆمبیلەکان دەکەین بە تایبەتی شوفێرە بیانیەکان هەندێک مادەی بێهۆشی لە ناو ئۆتۆمبیلەکانیاندا هەیە یاخود بە شێوەیەکی نایاسایی ئۆتۆمبیل نەدەخورن و شوفێرەکانی خۆمان بەڕاستی هەمویان دوورن لەم جۆرە ڕەفتارانە و ئێمە دەستخۆشیان لێ دەکەین تەنها وەکو بەرنامەی ترافیک دەمانەوێت لەمەوەدا پشکنین بۆ ئۆتۆمبیلەکان بکەین بە تایبەتی ئەو شوفێرانێکەوە لە ڕێگای دوورەوە دێن بە تایبەتی شوفێرە بیانیەکان. لێخوڕینی خێرا و بەزاندنی ڕێڕەوی دیاریکرا و مانۆڕی مەترسیدار شەقامی بێزار کردووە لە ڕێگاکانی دەرەوەی شار و ناوەوەی شار بەشێک لەو بار هەڵگرانە هەمان خێرای و لێخوڕین ئەنجام دەدەن کە بەپێی یاسا ڕێگە پێدراویە. زۆر جاریش ململانەی ئۆتۆمبیلی بچووک دەکەن بە ئەنجامدانی تیژڕەوی و پێچکردنەوەی هەڵە و گرتنیە ڕێگای خێرا. باری خۆ دانەپۆشیە ناگەدا نەکرێت پێشتی کە مەمنوع عدانەپۆشی نزانی زراعت لەگەڵەکری ڕاستەوە ئێستا من ناچاری سولش پێ بژاردن لێ بکەین کە بە 40,000 داپۆشین بارە کەدار بە
پێشتێژ ئاگدارەکرێەوە تازە و لاوسارە خینەکەڕین کاکەجیان ئەمە لە سەلامەتی جەنابەت لەسەر شقامانە ڕادەوەستین سیارێک لە دوای جەنابەت دەڕوا بەردێک لە جامی زەرری پێدەگا ڕاز دەکەیت ناکرێ ئاگدار ئەمە ناچارین پشولێکی گرامەت لۆ بخین بە چ لەزاری پێمە ڕێگەچکات پێ نیە هەوا فڕێدێ سەوێندە دەبڕۆ خاوێنەوە لەبەر سێ پشکنین دەکەین لەسەر ئۆتۆمبیلە بار هەرەگەکان بەم دوایە وەڵا ئەم شوفێرە خەوتوو بوو نووسە بوو نەخێر زۆربیان مادەی کوحولیان بەکارهێنایە لە کاتی لێخوڕنی ئۆتۆمبیل بۆمان دەرکەوتووە و ئەمەش ئیجراعاتی توندیان لەگە دەکەن و لێپرسنیان لێ دەکەین و پسولیان دەکەین بۆ دادگا بۆیە توندرین ئیجراعات لەگە ئەم شوفێران بگرێ بە تایبەت شوفێرە بارهەگرەکان کەوا مادەی کوحولی بەکاردێنین و ئەمە بەڕاستی مەترسیدارە بۆ شوفێرێکردن بە هیچ شێوەیەک ناگوێت. ئەوە پێویستە لەو جێکەدەی خاوێنکی وازە دەست بە ڕۆیشتن بکەیت نەک خەڵێک فول لایەتە لۆ لێدا و جامی خەڵکی بشوێنی و خەڵکی ئیزعاجکەی چاوەکەم برای عزیزم ئەو جێکەدەی بە مەزبوطی وەرە کەس ڕات ناگری لە سایدی خۆت بڕۆ کەس ڕات ناگری نە مرۆت ڕات دەگری نەغرامە دەکرێت نە تووشی ڕووداوی هاتسۆ دەبی ئێستان گۆ وەکو شوفێری باڵهەگر شارەزانە لەو ڕێگای جووت سایدی دهۆک هەولێر دهۆک دەتوانی ئێستا تو ئەلێ بڕۆی لە بۆ دهۆک لەو سایدەی هەولێر لە بۆ دهۆک دەتوانی بڕۆی لەبەر چێ تەنها ئۆتۆمبیلی چار تەنی لە 4 تەن زیاتر بی ناتوانانی لە هەولێر بەرە و دهۆک بڕوە باشە ئۆبزانام زانیاریتان هەیە کاکە لەبەر هەوراسی ڕامەگرن کاکە بینە سەدستی لێ ڕامەگرە کاکە پۆلیسی هاتوچۆڵە ڕێگەی مەفرەزەکان تا ڕادێکەوە لەداتەوە و بار هەڵگرانە ڕێک بخات ئەوان چاودێری ڕێگاکان دەکەن هاتوچەی هەولێر لە ڕێگەی مەفرەزەکانی لەو شوێنانە بار هەڵگرام شۆ دەکەن چاودێری ڕێگاکان دەکات بەشێکیان ڕێنوێنی دەکەن و بەشێکیان سزای یاسایی دەدەن بەڵام ئەگەرچی سەرپێچەکان لە کامێرای ترافیک تۆمارکراوە هەندێک لە شۆفێران و بار هەڵگرەکان بەرگری لە سەرپێچەکان دەکەن و بیان و دێنەوە سنەوێکە لە چێە؟ سنەوێکە مالوت باش با ماندیت نەکەم باشە؟ سنەوێکم لۆ بینە ماندیت ناکەم بڕوو بەخێز بەنامەی ئەوڕۆمان لەسەر چیە؟ شوفێری بار هەرگر پابەند بی بەو خێرایکەوە لە شەر شەقام بۆیان دانراوە لەبەر ئەوەی ئەتوو نەخواستە خوا نەخواستە تووشی ڕووداوی هاتسۆبی زۆر جیاوازی لەگەر ئۆتۆمبیلیش قەمەرەکە تووشی ڕووداوی هاتسۆبی وانە ئۆتۆمبیلی تو دەبی لە خەتی لای ڕاست ئۆتۆمبیل لێ بخوری و بۆ خێرایش کە لۆ دانراوە زۆربەی جار لە مەفرەزەکانمان دەبینین کە دەردەچن لە کاتی ئەوها دەردەچن بۆ شوفێری باڵهەرگر بە تایبەتی ئەو شوفێرانێکەوە ناسنە سەر قەپان بۆ خۆدزینەوە لە قەپان باری زیاد بار دەکەن ئەو بار زیادە کێشە و گرفت دروست دەکات لەسەر شەقامەکان بە خۆت بە چاوی خۆ دەبینی کە چۆن ڕژاوە لەسەر شەقام کە ئەو بارێباریان کردووە زیاد بووە لە کاتی سوڕانەوە هاتوونە ئەو سوڕانەوەی دەبین پێز دەکەن لە سوڕێنەوە و ئەو بارە زیادەکە هەیە دەڕژێتە سەر شەقام و ژینگە پیس دەکات و کێشە و گرفت سەر شەقام دروست دەکات ئێستا کە دەبینی چەند مەترێک لەو بارێکەوە باریان کردووە لەسەر شەقام ڕژاوە کێشە و گرفت بۆ شەقام دروست دەکات و دیاردێکی زۆر ناشینە بە تایبەت شوفێری باڵهەرگران پێویستە پابەند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ ئاگاتان لەبی لە جادەی دەرنەچن و خێراییەکەتان دیاربی باشە مارد الحوادث ها گیر بالك مارد الحوادث والسرعة خاصة وەستی قەپانت هەیە سنەوی لەکنی لەگە ئیجازەی سنەوی هەیە بەس نازەم چنددەرە خۆت تاخیر مەکە یان سنەویمان دەوی یان ئیجازەمان دەوی باشە دیال لە چاوە ئەمە حەز ناکەم ڕاگرت چکە ساحیبی ئیشی باشە با تاخیر نەبی وەرە سایدی خۆت کاکە وەرە سایدی خۆت بیکاشۆ مەرێک و ڕۆیشتی ماکوونە ڕۆژ تەسویرمان هەیە لەسەر پردەکە بەرامبەرت بووی تەسویرمان هەیە خەت سەری عدگرتیە بەبێ ئەوەی حساب لە بۆ هیچ یاسایەک و
خەڵکێک بکەی بەڕاستی لەبەر چ وەست دەفتەر وەستم بۆ بینە کاک بەو بارانەی وە زادە کووە هەر ئەوێن دەر بەس خەسەریعت گرت بوو بەو بارانەی نا لە خەسەری دەڕۆیشت تەسویرمان هەیە کاک لەسەر پردەکەیمە تەسویرمان دا گەلێک خێرا بوو بەو بارانەی هەر شتێک لە ناکاو بێتە پێش دەتوانانی خۆت پێ بگەڕێتەوە خۆت پێ دەگەڕێتەوە ناتوانانی کۆنتترۆلی خۆت بکەی کاکە حادسە دەست دروست دەبی لەو خێرایان دروست دەبی یعنی ئەو حادسانێک کە لە خێرایی دروست دەبی جیا لەو حادسێکەوە لەلایەشتە دروست دەبی ئەو خێرایی ئەو برا شوفێرە لە کەشێکی ئەوها باراناوی و لە کەش و هەوایەکی کەەوە ئاسی بینین زۆر کەمە بەڕاستی مەترسی لەسەر ژیانی خەڵکێکی زۆر دروست دەکا و لەسەر ژیانی خۆشی دروست دەکا بەڕاستی ئەم خێرایە ڕێگە پێدراو نییە لەسەر شەقام ئۆتۆمبیلی بارهەگر بەم شێوەیە بڕوە بۆیە ئێمە ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکەین بەڕاستی دەبیە سەبەبی مردنی 5 تەڵەبەی خوشتی من خوشکەکەم هەموو تەڵەبەتن لەگەرتنەوە نییە تەڵەبەت پێ بەڕاستی گیانی وانە تو دێخێ مەترسیەت و سایقی هەموو لە ملیتووە باشە خوشتی من ڕۆسایت بەڕاستی گەورەترین سەرپێچی لە یاسای هاتووە سەر شەق ئەو سارێ هێوا دێتە دەرێ نییە لەوێن دەرهاتی کاکە جێتی دەچێت پردی دارەبەنێ دەسوڕێەوە کاکە زووتر وەرە دەرێ برای من ئەو هەنجەت نییە کاکە باش چاوەکەم ئەرێ کاکە بووە تو ڕۆسایت بڕۆی بەسەتی بە ڕۆژێکی فەوری وڵا ڕۆسایت دەڕۆم و چێ پرد نییە نابی برای من ئەوە تو پێشێلی جێدەم ئامۆزا پێشێلی مافی خەڵکی تر دەکەیت چاوەکەم ئەمە پێم خۆش لە بەرەو بارانەی بەڕاوەستای مەتوم ڕاگرتێ و تەڵەبەت لەگەرە لە دوای ڕووداوانە خەونی خێزانەکان دەچێتە گۆڕستان و منداڵ لە نازی باوک و خێزانەکەی بێبەش دەبێت و دایک جەرگی دەسووتی و ئافرەت تەنیا دەمێنێتەوە بار هەڵگرەکان بەشێکی زۆریان بوونەتە هۆکاری دروستبوونی ڕووداوی هاتوچۆ مەرج نییە بار هەڵگر خۆی ڕووداوەکە ئەنجامدا جاری وایە بووەتە هۆکاری دروستبوونی ڕووداوی هاتوچۆ ئەویش بە هۆکاری ئەوەی کە لە دەرەوەی ناوچەی نیشتەجێ بوون ئەو بار هەڵگرانە نێوانێکی سەلامەت نادەن بە شوفێرەکانی تر بۆی بتوانێتیان پەڕێنێت بۆیە ئەو شوفێرانە بۆ ماوەیە کە لە دوایان ئەمێننەوە لە ڕووی دەرونیەوە وایان لێ دێ کە تێپەڕاندنی هەڵە بکەن ئەم تێپەڕاندە هەڵەیە کارەساتی دڵتەزێنی بە دووادا دێ بۆیە بار هەڵگرەکان بەشێکیان لەوەی کە ڕێنادەن ئۆتۆمبیلەکانی ترتیان پەڕێنێ پاشان شوفێری بار هەڵگرەکان خاوەنی ئەزمون نین واتە ئێستا بەپێی ئەو یاسایی کە لاریمی کوردستان بەرکارە هەر کەسێک تەمەنی گەیشتە 20 ساڵ بۆی هەیە داخواز بێ کە مۆڵەتی شوفێری گشتی بەدەست بێنێ ئەم مۆڵەتە گشتیە بە میکانیزمێک نییە کە ئەم کەسە بکا بە شوفێرێکی شارەزا بۆ بەکارهێنانی ئۆتۆمبیلی گشتی ئۆتۆمبیلیش گشتی هەر خودی ئۆتۆمبیلەکە جاری وایە خۆی مەترسیە چونکە جاری وایە تەنکەرە تەنکەری سوتەمەنیە جاری وایە تەنکەری غازە یان ئەو پاودەرانەیە کە لە کاتی ڕووداوەکانی هاتوچۆیە بارەکەیش مەترسی ڕووداوەکە گەورەتر دەکات پاشان بار هەڵگر تا ئێستا لای ئێمە کە تاقیکردنەوە ئەکرێ بەو بار هەڵگرە نییە کە تا 18 مەتر درێژ بێت و 36,000 لیتر بنزین هەڵگرێت و قورسێکی تا 20 تا 25 تۆن بێت لە ئێستا لە هەر بەڕێوەبەرایەتێک بە جۆرێکە لە هەندێک بەڕێوەبەرایەتی بە ئۆتۆمبیلی تایبەت تاقیکردنەوەی پراتیکی بۆ شوفێری بار هەڵگرەکرێت لە هەندێک ناوچە بە ئۆتۆمبیلی جۆری دووتەنی تاقیکردنەوەی پراتیکی بۆ شوفێری بار هەڵگرە پێویستەکە شوفێری بار هەڵگر بە شێوازێکی زانستی لەسەر ئەو ئامێرەی کە مەبەستێتی بەکاری بێنێ تاقیکردنەوەی تیۆری و پراکتیکی پێ بگرێ و مۆڵەتەکە بەدەست بهێنێ نەک پێی ببەخشتێ چکە مۆڵەت ئەبێ بەدەست بهێنرێ لە پاش خوێندن و هەڵسەنگاندن و تاقیکردنەوەی خودی شوفێرەکە بەشێکی زۆری ئەو شوفێرانی کە بار هەڵگرن یان ڕەچاوی تەندروستی خۆیان ناکەن ڕەچاوی ماندووبوونی خۆیان ناکەن بەشێکیان وەنەوز یا خەواڵوو ئەبن ڕووداوی دڵتەزێن ڕوویداوە بەشێکیان کهول بەکارێنن بەشێکیان
هۆکارە و زەبەخشەکان بەکارێنن بەشێکیان پەیوەندیەکی دوور و درێژی کۆمەڵایەتیەکەن بۆ ڕێگە و بانانەوە بەشێکیان هیچ شارەزایی و ئەزممویان نییە لە ڕووی جوگرافی و ناوچەی کە ئۆتۆمبیلی تێدا لێخڕن. هەموو ئاسەوارانە دەیان زیانی تر لە ئەنجامی هەڵاییان سەرکێشی بەشێک لە شۆفێران دروست دەبێت. بۆیە ترافیک دەیەوێت هۆکاری زۆریە و زیانی گیانی و قوربانیەکان بەهۆی ئەو ڕووداوانە دەستنیشان بکات. ترافیک سەبارەت بە هۆکاری زۆری و ڕووداوانە کە بار هەڵگرەکان دروستی دەکەن دەچێتە لای شارەزایەکی هاتوچۆ. دەمانەوێت بزانین بۆچی ئەو ڕووداوانە ڕوودەدەن، کەم تەرخەمکێ و بەرپرسیارەتی لە ئەستۆی کێدایە لە ئەنجامدانی ئەو هەڵانەی کە دەکرێت. ئەم حەوادیسانەی کە ئەیان بینین و زۆری لە حقیقەتا زۆر خەتەریشە و سەبەبەکەی هەروە بەحسی ئەوەکەین ئەڵێن خەتای حەوادیسەکان زۆری بار هەڵگرەکانن. سەبەبی ڕئیسیەکەی نیزامی ئیجازاتە و یەکێک لەو شتانە تەحدیدی عمر زۆر زەروریە تەحدید بکرێ بۆ سایقی یان شۆفێری بار هەڵگرەکان. ئێستا لە وەقتی حاضر عمرەکەی 20 ساڵە مەفروضە على الأقل بکرێ بە 25 ساڵ. بار هەڵگرەکان و بە سوورەیەکی عام حەوادیسی هەموو نەوع سیارەکان لەسەر ڕێگا سەریعەکان زۆر زۆرن و بە شکلێکە کە ئینتیباهی خەڵقی ڕاکێشاوە کە هیچ سیاجێک نەماوە بە سەلامەتی لەسەر ئەم ڕێگایانە. ئەم شتە احتیاجی بە دیراسەیەکی کاملە، احتیاجی بە مەفارزی مرورە. مەفارزی مرور مەفروضە زۆر بێ، ئەگەر ئێستا هەبێ کەمە مەفروضە زیادی کەین چونکە نابێ بەم وەزعە ئیستمرار بکرێ و حەوادث زۆر بێ. لە هەموو عالەمە نظامێک هەیە بۆ بار هەڵگر و بۆ پاسی گەورەکان خاصن لە ڕێگا خارجیەکان. مەفارزی مرور هەیە کە تەتقیقەکە لەسەر سایقەکە مەشروبی خواردووە یان نا، چەند استراحەتی کردووە، فترەی زەمەنی لێخڕینەکەی مەفروضە لە تعلیماتی عالەمی فترەی لێخڕین لە بینی 2 ساعات تا 3 ساعات زیاتر نەبێ لە هەموو وەجبەیەک. دوای ئەوە مەفروضە استراحەتکە، استراحەتەکەی لە نیو ساعات تا ساعاتێک احتیاجی بە استراحەت هەیە. اینجا ئەگەر استراحەت نەکا و التزام نەکا بەم تعلیماتانە حتمما خەویە و ئەگەر خەوی هات تووشی حادیسەیەکە بێ بە سهولەت. ئەما مەسئلەی خواردنەوە ئەوە مەسئلەیەکی چۆن ئەڵێ عارەب مەبتوتون بها، تەواو بووە، نابێ هیچ کەسێک دوای سوکانەکە بێ و مەشروبی خواردنێ. لەو ڕێگەیانە ڕۆیشتن با ڕاستی پێچەوانە و پێچکردنەوە لە شوێنی هەڵە و تیژڕەویەکێک لە سیفەتی بەشێک لەو بار هەڵگرانە و ئۆتۆمبیلە بچووکەکانیشە تا زوو بکەن بە شوێنی مەبەست بێەوەی بیر لە دەرەنجامی ئەو هەڵانە بکەنەوە.